بله ددمک وها آلوز ده کمبونا و فورمه لانتالیا چقاسی گرینگه از جبریز جان عجون بپرسم لی کولره لناوندا ستای نهاج انتالیا لگل می دم باش بریز تو بخیراتی روداوی روشا روشلاتا ناوین لبر جاوایه دوی روشا آلوز یا هرمه ده گرینگی یا فورما انتالیای بدیتنا و چیه؟ Tabii Türkiye'de geleneksel bir şekilde artık önemli bir دڵنیایەوە تورکیا لە چوارچێوەی سیاسەتی دەرەوەدا ئەم جۆرە پلاتفۆرمانە و ئەم کۆڕبەندانە ڕێک دەخات هەم لەسەر هەستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێستا لە نێو جەنگدایە و لە بەرەی ئۆکرانیا و رووسیادا جەنگ هەیە و لە هەمان کاتیشدا کێشمەکێشی نێودوڵەتی هەیە لەم کاتە هەستیارەدا ئەم کۆڕبەندا دەکرێت دەبینین زۆربەی ئەکتەرە کاریگەریەکان لێرەنان بینیمان سەرۆکۆزیرانی پاکستان هەن و سەرۆک و بابەتەکانی دیکەش با بڵێ لە ئاستی ئاست بەرزی وڵاتان دیکەدا لە دیپلۆماسی کاریگاریەکاندا زۆر هەن دەکرێت هەموو ئەم بابەتانە و هەموو ئەم بەرپرسان و دیپلۆماتکارانە لەم کۆڕبەندەدا کۆ بکرێتەوە واتە بەلایەکی دیکە هەرچەندە ئەگربەستیش بە شێوەیەکی کارانە بێت بەڵام سەرباری هەموو ناکۆچەکان سیاسەتوانەکان و دیالۆگە زۆر گرنگەکان و ناوە گرنگەکانی جیهان ئەمڕۆ لێرەدا کۆبوونەتەوە و ئەمەش لە ژێر ڕۆشنایی سیاسەتی دەرەوەی تورکیادا کراوە کە تورکیا لە سیاسەتی دەرەوەدا هەمیشە دەستپێشخەری ئاشتی دەکات خۆی دوور دەگرێت لە ناکۆچیەکان و هەوڵ دەدات دیالۆگ بکاتە سیستەمی سیاسیکارەکانی خۆی مەسەلا شەڕێ لە ئیرانێ یەک ji mijarên serekî yên gotûbêjan be li kêleka wê mijarê wekî din wê gotûbêj li ser çi bibin wê panêl mijarên panêlan çi bin Tabii Türkiye açısından بەدڵنیایەوە لە دیدگای تورکیا ئەو جەنگانەی کە لە ناوچەکەدا ڕوودەدان بە زوویی کۆتاییان پێبێت و بە ئاسانی چارەسەر بکرێت ئێران کە لە پاڵمانە 5 ساڵە رووسیا و ئۆکراینە جەنجیان هەیە و لە هەمان کاتیشدا کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی رووسیا با بڵێ لە بەرامبەریشدا ئۆکراینە تورکیا دەیەوێت لێرە هاوسنجەکانی خۆی بکات و لەم بابەتەدا هەوڵەکانی خۆی چ کردەوە باس لە غەزە بکات و ئاگربەستی غەزە و ئاشتی غەزە بکات بەڵام دەبینی لەلایەکی دیکەوە ئیسرائیل هێرشەکانی خۆی دەکات لەم چوارچێوێدا ڕۆژئاوا بابەتەکانی هەڵسەنگاندنەکانی خۆی دەکات و ئەو هاوکاری و یارمەتیان کە هەموو جیهان دەینێرێت بۆ غەزە بەڵام ناگەێنرێت لەلایەکی دیکەوە ئەحمەد شەڕع کە من بەشداری پانێڵەکەی بووم و گوێم لە قسەکانی کرد دیدگەی وڵاتی خۆی قۆناغی نوێی سووریای خستە ڕوو باسی لە تورکیا کرد باسی لە دەوڵەتی سووریا کرد باسی لە تێکەڵکردن و بابەتەکانی نزیکبوونەوەی لەگەڵ هەسە دەکرد و واجەختی لەوەدا کردەوە کە بە هەموو شێوەیەکەوە قۆناغی تێکەڵبوون بەردەوام دەبێت و لە هەمان کاتیشدا دۆسیای سووریا لە دیدگای سیاسەتی دەرەوەی تورکیا سەرۆکی هەرێما کوردستانی نێچیروان بارزانî ئیساڵ jî li wir amadeye mêvanekî wê forumê ye li gel şandekê li wê derê ye hûn vê yekê çawa dinirxînin rola Herêma Kurdistanê di van aloziyên herêmê de weke beşek ji çareseriyê hûn çawa dibînin Tabii Türkiye بەڵێ Irak bağlamında ve تورکیا لەبارەی عێراق و بەتایبەتی هەرێمی کوردستان و باخێکی یەکجار زۆر بە سەرکردەکانی سیاسی هەرێمی کوردستان دەدات بە تایبەتیش ڕێزدار نێچیروان بارزانî کە هەمیشە میێوانی بەردەوامە لەم کۆڕبەندەدا و لە هەمان کاتیشدا دەبینین لەم چوارچێوێدا نزیکبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەیە لە تورکیا و حکوومەتی هەرێمی کوردستان نزیکبوونەوەی ئەم بابەتەدا و نزیکبوونەوەی ئەو دۆستایەتی و بەهێزبوونی دۆستایەتی و پەیوەندیەکان شوای کردەوە کە خۆشگوزەرانی زیاتر لەم چاوەدا بکرێت و دەبینین لە سووریاش کاریگەری سیاسی بەرپرسانی عێراقی و بەرپرسانی هەرێمی کوردستانیش لەم چوارچێوێدا زۆر گرنگە بۆ
بۆ ئەوەی کە بتوانێت هەموو پێکاتەکان با کورد عەرەب بە تورکمان و بە هەموو لایەنەکان دیکە حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن بە تایبەتیش ئەو پێگەمەزنەی کە بەڕێز نەشیروان بارزانی و کاریگەریەی کە هەیەی دەتوانێت هەموو ئەمانە احتیوا بکات بۆ ئەوەی کە کێشەکان چارەسەر بکرێت بە تایبەتی لە بابەتی داخستنی تەنگەی هورمز هەوڵەکان دەدرێت کە بە هەموو شێوەیەکەوە نەوت لە باشووری لەو پەری باشووری عێراقەوە هەناردەی ناوەڕاست پاشان هەرێمی کوردستان بکرێت چوو لە ڕێگەی بۆڕێکانی هەرێمی کوردستانەوە بچێتە بەندەری جێهان و بەم شێوەیە و لە هەمان کاتشدا بابەتی پرۆسەی چارەسەری یەکێکە لە قۆناغە هەرە گرنگەکان و بەڕێز نەشیروان بارزانی و سەرکردە سیاسیەکان هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەولێر زۆر پاڵپشتیان کرد بۆ ئەو پرۆسەیە بۆ سەرخستنی ئەم بابەتە هەوڵەکان سەرکراوە بۆ ئەوەی کە بتوانرێت کارێکی گەورە بکرێت بە تایبەتیش سەردانی نەشیروان بارزانی بۆ ئەنتاڵیە زۆر گرنگ بوو. گوهردنا نەخشەیە ڕۆژهەڵاتە ناوین تێکردن gelek welat ji ber vê yekê nerehetin nearamin guhertineke çawa tê çaverêkirin li rojhilata navîn? Yani Orta Doğu'da ciddi sorunlar var. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کێشەیەکی یەکجار زۆر گەورە هەیە هێزە ئیمپریالیەکان دەستوەردانە هێزی دەرەکیەکان و ئیسرائیلیش وەکو کارکتەرێکی تێک دەر و ئاژاوە جەر هەوڵ دەدات دۆخەکان تێک بدات و ناسە قەمگیری دروست بکات هەرچەندە دە ڕۆژێک ئاگر بەست لە لوبنان ڕوویدا بەڵام دەبینی لە هەمان کاتیشدا گۆڵانی داگیر کردووە و لە هەمان کاتیشدا بەرپرسی یەکەمیشە لە هێرشکردنە سەر ئێران هۆکار بوو بۆ ئەوەی کە تەنگەی هورمزدا بخرێت و ناسەقامگیری زۆر گەورەی لە ناو عێراقیشدا دروست بوو و هاوسەنگی سیاسیشی لە ناو عێراقدا تێک داوە و لە هەمان کاتیشدا کۆبوونەوەی ئەم سەرکردە هەرێمی و نێودوڵەتی و ناوخۆیانە لە ناو ئەم کۆڕبەندەدا بەڕاستیوا دەکات کە سیاسەتێکی یەکجار زۆر گەورە بکات بە تایبەتی حەقان فیدان لەژێر ڕۆشنایی ئەودا سیاسەتێکی زۆر فراوان دەکرێت بۆ ئەوەی کە دیالۆگ بکرێت سەقامگیری بەدەی بکرێت ئاشتی بەدەی بکرێت و هێوری بکرێت بۆ ئەمەش هەوڵەکان دەکرێت بۆ ئەوەی کە چارەسەر بکرێت بەر لە هەموو شتێکەوە دەبێت زەنگ کۆتایی پێبێنرێت زەنگ کۆتایی پێبێنرێت ئارامی سەقامگیری دەبێتەوە لە هەمان کاتشدا ئەگەر بێت و ئەم بابەتانە کۆتایی پێبێت دەبێت هێرشەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل کۆتاییان پێبێت بۆ سەر ئێران و لە هەمان کاتشدا بتوانرێت ببێتە ئەندازیارێکی نوێی ئاشتی لەم چوارچێوەیەدا تورکیا سعودیا میسر پاکستان بە هەموو شێوەیەکەوە لەسەر هێڵن بۆ ئەوەی کە کێشەکان چارەسەر بکەن بینیشمان ئەمانە هەموویان لە کۆڕبەندی ئەنتالیادا ئامادە بوون بۆ ئەوەی کە ڕۆلی گەورە وەربگرێت بەرپرسیارەتیان هەبێت بە عێراقیش و لە ناوچەکەدا بتوانرێت هاوسەنگیەک بکرێت و تورکیا بایەخێکی یەکجار زۆر پام بابەتە دەدات بۆ ئەوەی کە بتوانرێت کێشەکان چارەسەر بکرێت ئەگەر ئەمە نەکرێت بەڕاستی کاریگەریێکی ناڕاستە و خۆی لە قۆناغێکەمدا پاشان لە قۆناغی دۆمدا بەشێکی ڕاستە خۆ دەبێت و کێشەیەکی یەکجار زۆر گەورە دەکات و ئەمەش وا دەکات کە درێژەخایەن بێت. جان ئاجون لێ کۆلەر لە ناوەندا سەتایە توژ ئەنتالیای گەلمە سپاسی ئێوەش دەکەم سپاس.